لەبارەی درێژەکێشانی ئابڵۆقەی بەغدا لەسەر هەرێمی کوردستان چی دەڵێیت؟ بەڕاستی ئەو ئابڵۆقەی کە لەسەر هەرێمی کوردستانە خەدرێکی زۆر گەورەی لە کورد دەکرێت پێدەچێت بەغدا زۆر یاری و تەلاعب بەو مەوزوعانە بکات لەوا چێنێتی زۆر ساف نەوێت بەغدا لەگەڵ کوردستانەیە بەداخەوە کوردیش زۆر کەم تەرخەمی هەبووە زۆر مەخەسەر بۆ لەوەی کە نەیانتوانیوە وەکو یەکگرتوویەک دەرنێ خۆی کوردیا دروست بکرێت. بەڕاستی زۆرمەچی گەلە گەورە دەکاتن ئابادی هیوادارم بە زووترین کات مەعاشی کوردستان بنێریتن بە زووترین کات بزە و ژیانی عالەمی خۆش بکاتن. ئەم بارودۆخە کە ئێستا بەسەر کوردستان داهاتووە کارەساتێکی گەورەیە و کارێکی نەئیسانیە کە ئێستا بەرامبەر بە ملەتی کورد دەکرێت. حکوومەتی عێراق دەستی بەسەر دەواازەکانی کوردستان داگرتووە. حکوومەتی عێراق دەستی بەسەر مەتارەکان داگرتووە. حکوومەتی عێراق ئەبلوقێکی زۆر بەسەر کوردستان هێناوە. حکوومەتی عێراق کاتی هەڵبژاردننی وانێزک بووە وای لە گەلی کوردی سەرکوت کردووە.